بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵات لە درێژی کار و چالاکیەکانیاندا بە بەشداری سەرجەم قوتابخانە و خوێندنگە کۆمەکیان بۆ برا پێشمەرگەکان کۆکردەوە و سەرجەمی کۆمەکەکانیش پێکهاتبوون لە خواردن و پێداویستی سەرەتایی. بەشە ڕاگەیاندنی بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵات لە سۆنگەی پەرۆشی و خەمخۆری بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە دووهەمین جارێکە هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری بۆ برا پێشمەرگەکانمان کۆکاتەوە. لەم هەڵمەتەیە 140 قوتابخانە و خوێندنگە لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵات بەشدارن لەم هەڵمەتی هاوکاریە کراون بە 6 بنکەی وەرگرتنی کۆمەکەوە. بنکەیەکمان لە شارۆچکەی عربەت و باریکە قوتابخانەی شنگارە بۆ ئەوەی کەوا قوتابخانە و خوێندنگەکانی ئەو سنوورە کۆمەکەکانیان لەوێ کۆبکەنەوە. 5 بنکەشمان لە ناوشاری سلێمانیایە. بنکەکانی ناوشاری سلێمانی قوتابخانەی ئاراسی بنەڕەتی، قوتابخانەی شەهیدانی قڕگا، قوتابخانەی شەهید کەمال کوردی، قوتابخانەی پێشکەوتن لەگەڵ قوتابخانەی دابانایە. سەرجەم ئەو قوتابخانانەی کە ڕوبەڕووی تەکلیفیان نێکراوە کە هاوکاری برایانی پێشمەرگەکەن 140 قوتابخانەن و لە 2 مانگەوە تا 12 مانگ کۆمەک و هاوکاریەکان ئەگەیەنە ئەو بنکانە و ئێمەش بە بەرنامەیەک بە تەنسیق لەگەڵ سەرپەرشتیاری ئەو بنکانی کە بۆمان داناون هەماهەنگی لەگەڵ میحوارەکانە ئاکەین و کۆمەکەکان ئەگەێنینە دەستی برا پێشمەرگەکان. مامۆستایان و خوێندکاران ڕای دەگەیەنن کە بە کۆکردنەوەی ئەم کۆمەک و هاوکاریانە بەڵێن دووپات ئەکەنەوە بۆ برا پێشمەرگەکان کە هەمیشە لەگەڵیاندا و ئەمان لێرەوە بە قەڵەم تێدەگۆشن. ئەم کۆمەکە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کۆکرێتەوە لەلایەن قوتابخانە و خوێندنگەکانی سنووری گەڕەکەکانی خەبات، یاڵەکەی خەبات، حاجیاوە، وڵوبەشی غاباس و خەتی زرجوێز کە ئەمە حەوزێکە سەر بە بەڕێوەبەرتی پەروەردەی ڕۆژهەڵاتە. هەموو کۆمەکان ئەو قوتابخانە و خوێندنگانە ئەیهێنن ئێمە لێرە لە قوتابخانەی ئاراز دیزنێکمان پێکهێناوە بۆ وەرگرتنی وەجیاکردنەوەی ڕێک و پێکردنی کۆی ئەەکەینەوە. ئیشەڵا بە گوێرەی ئەو تەنسیقەی کە پەروەردەی ڕۆژهەڵات لەگەڵ میحوەرەکان هایکە ئێمە ئەتوانین ئەو کاتە بە دڵنیایەوە بۆ بەرەکانی پێشەوەی شەڕی بژێزینەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. ئەوەی مای دڵخۆشیە هەموو مامۆساکان، کارمەندەکان و تەنانەت قوتابیانیش بە ئەو پەڕی حەماسەوە بە ئەو پەڕی دڵخۆشیەوە گوێ نایەن ئەزیێت و زەحمەت پێیان خۆشە کە هاوکاریە بکەن ئەوەش وەک بەشێ لە هاوکاریەکان پێشکەشی ئەەکەن. جێگەی باسە بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵات ئەمە دووهەمین جارە هەڵمەتی لەم جۆرە بە شێوەیەکی فراوان ئەنجام دەدات کە تیایدا 140 خوێندنگە و قوتابخانە لە 6 بنکەی سەرەکی کۆمەکەکانیان کۆ دەکەنەوە.